ئایا 15 تەمووزی تورکیا هەمان سیناریۆی ئاگرەکەی ڕێخستاگی ئەڵمانیا بوو؟ لە 15 تەمووزی 2016دا تورکیا تووشی ڕووداوێک بوو کە لە هەوڵی کودەتا دەچوو. تورکیا بە کودەتای سەربازی نامۆ نییە، هەروەک لە کودەتاکانی 1960 و 1970 و 1980دا بەخۆیەوە بینی. بەڵام ئەم جارەیان شێوازەکە جیاواز بوو. ئەم جارە بۆ یەکەم جار بوو لە مێژووی تورکیادا کە کودەتاکە لە قەرەباڵغترین کاتی ڕۆژدا ئەنجام بدرێت. کودەتاچیەکان نەسەر و کۆماریان دەستگیر کرد، نەسەر و وەزیران، تەنانەت وەزیری دادیش دەستگیر نەکرا. بە شێوەیەکی بەرتەسک نەبێت، مێدیا و ڕۆژنامە و هێڵەکانی ئینتەرنێت نەکوژێنرانەوە. کودەتاچیەکان تەنانەت سۆشیال میدیاشیان دانەخست. لە بری ئەمانە کودەتاچیەکان کارێکیان کرد کە هیچ یارمەتی سەرکەوتنی نەدا. ئەوانیش گرتنی لایەکی پردی بۆسفۆرس و بۆمبارانکردنی سوچێکی چۆڵی پەرلەمانی تورکیا، کردنە ئامانجی هێزەکانی پۆلیس و تەقەکردن لە خەڵکی سڤیل. ئەم شتانە هیچیان لە کودەتاکانی پێشوودا ڕوویان نەدابوو. ئەو کردەوانە پاش ساڵێک لە کودەتاکە هەرجێی پرسیار گەلێکن کە وەڵامیشیان نییە. ئەو شەوە بە تەواوی چی ڕوویدا؟ چێ بەرپرسیارە؟ ئایا ڕەجەب تەیب ئەردۆغان بە شێوەیەک لە شێوەکان تێوەگلاوە؟ هەروەک ئاگرەکەی پەرلەمانی ئەڵمانیای 1933 کە یارمەتی هێتلەریدا دەست بەسەر هەموو ئەڵمانیادا بگرێت. ئێمە هەموو دەزانین کە ئێردۆغان لە هەموو کەس زیاتر سوودی لەو کودەتایە بینی. سەرۆکۆمار ئێردۆغان کودەتاکەی بە دیاریەک لەلایەن خوداوە وەسف کرد. Bu çıkış, bu hareket Allah'ın bize büyük bir lütfu. ئەو نەیتوانی خۆی یەکلایی بکاتەوە کە ئاخۆ کەی بە کودەتاکەی زانیوە. ئەو لە کاتی باسی زانینی کودەتادا سێ کاتی جیاوازی بەکارهێنا. Sonra bir hareketlilik. Saat 4-4.30 civarında eniştemden bir telefon aldım. Saat 21:30 gibi o civarlarda. ئەوەی جێی گومانە لایەنی پەیوەنددار بە دۆخەکە هیچ ڕۆڵێکیان نەبووە. هاکان فیدان ڕاوێژکاری دەستگای هەواڵگری نیشتیمانی نەپشتگیری لە کودەتاکە کرد، نە ئێردۆغانی پاراست. هۆلوسی ئاکار سوپاسالاری تورکیا هەواڵی کودەتاکەی بە ئێردۆغان نەدا، پاشان خۆیشی دەستگیر کرا. ژەنەڕاڵ مەحمەد دیشلی برای جێگری سەرۆکی ئاکپارتی ڕۆڵێکی گرنگی هەبوو لە تێوەگلاندنی هەندێک فەرماندەی سەربازی. ئەم گومانانە وایان لە شارەزایان کرد کە بپرسن ئایا کودەتاکە ڕاستەقی نەبوو؟ Milli İstihbarat Teşkilatı Başkanlığı'na sordum. Ama tatmin edici bir cevap alamadım. لە یەکەم لێدوانیدا ئێردۆغان فەتحوڵا گولەن و هاوسۆزانی بزاوەکەی بە ئەنجامدەری کودەتاکە تۆمەتبار کرد. ئەم تۆمەتبارکردنە لە کاتێکدا بوو کە هیچ بەدواداچوونێک لە ڕووداوەکە نەکرابوو. Bir grup silahlı kuvvetlerimizin içinde malum yapıya ait ülkemizin birliğine, beraberliğine, bütünlüğüne yönelik bir kalkışma hareketinin içine girmişlerdir. حکوومەت بۆ سەلماندنی لێدوانەکانی نەیتوانی بەڵگەی تەواو کۆ بکاتەوە بۆ ئەوەی کەس لە وڵاتدا بۆی نەبێ لێپرسینەوە لەو کارانە بکە کە حکوومەت دەیان کات. 121 دەستگای میدیایی لەلایەن حکوومەتەوە داخران و ڕۆژنامەنووسێکی زۆریش دەستگیر کران. میدیای ئۆپۆزیسیۆن بە تەواوی بێدەنگ کرا. لە ئەنجامدا خەڵکی تورکیا بێبەش بوون لە بیستنی دیوەکەی تری چیرۆکەکە. پارتی دادوگەشەپێدان ڕێگری کرد لە ئەنجامدانی لێکۆڵینەوە لە بکەرانی کودەتاکە. کاتێکیش ئەم داواکاریە پەسەند کرا، دەستیان کرد بە شەڕ و ئاژاوە. دەستەی لێکۆڵینەوە لە کودەتا ئامادە نەبوو گوێ لە کەسە هەستیارەکان بە بابەتەکەەوە بگرێ، وەک سوپاسالار و ڕاوێژکاری دەستگای هەواڵگری نیشتیمانی. سەرڕای بەشداری نەکردنیان لە کۆبوونەوەی دەستەی لێکۆڵینەوە لە کودەتا لە مانگی هەشدا گرتەی ئەشکەنجی ئەوانەیان بڵاو کردەوە کە دەستگیریان کردبوون و گوایە سەر بە بزاوەکەی گولەنن. لەلایەکی ترەوە کەسانی شارەزا بە شێوازێکی تر باسی دۆخەکەیان کرد. لە 2015دا فەرماندە سەربازیەکانی تورکیا باسی ئەوەیان کردووە کە چۆن ئێردۆغان ڕابگرن لەوەی ببێت بە دیکتاتۆر و تورکیا بەرەو دیموکراسی بگەڕێنەوە. هەر لەسەر هەمان بابەت لە سیوێکی ئازاری 2016دا سوپاسالار بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیان کە ئەوان بەپێی سیستەمی فەرمانبەری فەرماندا بۆ سەرباز کار دەکەن و هەر هەوڵێک بۆ فەرماندەرکردن لە دەرەوەی ئەم سیستەمە جێی из партии Ватан, которые только что совсем недавно вышли из тюрьмы, в том числе бывший глава военной разведки генерал Исмаил Хаки Пекин,
адмирал Санер-Палат прибыли с конфиденциальным визитом в Москву. То, что они транслировали на встречах с экспертами и специалистами в Москве, на встрече с нашими сотрудниками и с другими заинтересованными лицами в прояснении обстановки в Турции в тот момент, они говорили о том, что любая попытка военного переворота в настоящий момент будет لە جیاتی американской. هەوڵدان بۆ ڕێگریکردن لە هەر دەستوەردانێک ئاراستی دەستوەردانەکەیان بۆ سوودی خۆیان گۆڕی و بەمەش جێپەی خۆیان لە دەسەڵاتدا قایمتر کرد. پاش هەفتەیەک سیناریۆی کودەتا لەلایەن ڕاوێژکاری دەستگای هەواڵگری نیشتیمانی و هەندێک ژەنەڕاڵی دیاری کودەتاکەی 15 تەموزدا تاوتوێ دەکرێت. بە پێی راپۆرتی فەرماندەیی ئەنقەرە ئەوان لە 11 تەموزدا بروسکەیەکیان لەلایەن ژەنەڕاڵ زەکایی ئاکسەکاڵیەوە پێگەیشتووە کە دڵسۆزی ئێردۆغانە. لە بروسکەکەدا هاتووە کە ئەوان پێویستە لە مەشقێکی چاوەڕوان نەکراودا بەشداری بکەن لە 15 تەموزدا. Bunun emir komutasındasınız. Tatbikata çıkıyoruz. Karşıda patlama olarak çıktınız değil mi? Evet. Gövde gösterisi olarak çıktık. Bize böyle dediler. لە 14 تەموز پێنجشەممە کۆبوونەوەیەکی نهێنی لە بینای فەرماندەیی سوپاسالار لە ئەنقەرە ئەنجامدرا. کۆبوونەوەکە لە نێوان خولوسی هاکار سوپاسالار، هاکان فیدان ڕاوێژکاری دەستگای هەواڵگری نیشتیمانی، زەکایی ئاکسەکاڵی فەرماندەی هێزە تایبەتەکان ئەنجامدرا. هەر لە هەمان شەودا هاکان فیدان و زەکایی ئاکسەکاڵی کۆبوونەوەیەکی دووقۆڵی تریان ئەنجامدا. لە شەوی 15 تەموزدا لە ئەنگرانی ئێردۆغان دوو گروپی سەربازیان جوڵە پێکرد. یەکەم ئەو سەربازانەی کە لە ناو سوپادا و چاوەڕێی دەرفەتێک دەکەن تاکو دەتا بەسەر ئێردۆغاندا بکەن. دووەم ئەو سەربازانەی کە ئاگایان لە هیچ شتێک نەبووە و پێیان وتراوە کە بۆ مەشق دەچنە دەرەوە. ئەو شەوە زۆرێک لە ژەنەڕاڵەکانی ناوسپا هەستیان بەوە کرد کە ئەم هەوڵی کودەتایە خۆڕسک نییە، بۆیە خۆیان لە بەشداریکردن بە دوورگرت. بەم شێوەیە ئەو ڕێژەکەمەی سەرباز کە جوڵەیان پێکرا بوو بە تەنهامانەوە ئەوانیش بە ئاسانی لەلایەن خەڵکی تووڕەوە کۆنتڕۆڵ کران. لە ڕۆژی دواتردا ئێردۆغان دەستی کرد بە ڕەشبگیریەکی گەورە بۆ سەر دەستگا گشتیەکان. Bu hainlerin kafasını kopartacağız. Bunları öyle bir cezalandıracağız ki bırak idamı, gebersek de kurtulsak diye yalvaracak bunlar. 2800 سەرباز دەرکران یاخود دەستگیر کران. هەندێک لەو سەربازانە ئەو شەوە هەر لە تورکیادا نەبوون. تیایاندایە ئەو شەوە مۆڵەتی هەبووە و لەسەر کارەکەی نەبووە. پاشان فەرمانی دەستگیرکردن بۆ ئەفسەرە تورکەکانی ناو ناتۆ دەرچوو لە یەکێتی ئەوروپا و ئەمریکا و ئەفغانستان. 2745 دادوەر و داواکاری گشتی هەمان ڕۆژ دەستگیرکران. لێکۆڵینەوەکان دەری دەخەن کە لیستی دەستگیرکراوان پێشتر ئامادەکراوە. تەنانەت دادوەرێک کە 2 مانگ پێش کودەتاکە مردووە، بەڵام ناوی لە لیستی ئەوانەدا هەیە کە کودەتایان کردووە و دەبێت دەستگیر بکرێن. تا ئەمڕۆ زیاتر لە 128,000 کەس لە پۆستی حکومی دوورخراونەتەوە. لە نێو ئەمانەدا زیاتر لە 7,000 پزیشکی تێدایە. نزیکەی 92,000 کەس لە زینداندا ڕاگیراون، زیاتر لە 45,000 کەس دەستگیر کراون. هەروەها لەناو ئەو دەستگیرکراوانەدا 162 ڕۆژنامەنووس هەن. ڕێکخراوی لێبوورنی نێودەوڵەتی Human Rights Watch چەندین راپۆرتیان سەبارەت بە ئەشکەنجەدانی بەندکراوان بڵاو کردەوە. To leaving people without food for days or even water for days, physical abuse such as beatings, and even in the severest of cases, instances of rape in detention as well. لە ئەنجامی ئەو کودەتایەدا سەرۆکۆمار ئێردۆغان 4 ئامانجی بەدەستێنا. یەکەم ئەو توانی سەدان بەڵکو هەزاران دادوەر، داواکاری گشتی و مامۆستا و دیبلۆماتکارەکان بگۆڕێت بە دڵسۆزانی خۆی. دووەم ئەو کەرامەتی سوپای شکاند و بە تەواوەتی سوپای تەفروتونا کرد. لەم ڕێگەیەوە هەزاران ئەفسەری لە شوێنەکەیان لابرد، ئەکادیمیای سەربازەکانی داخست و سیستەمی خوێندنی سەربازی گۆڕی بەو شێوازەی کە خۆی دەیەوێت. سێهەم هەموو ئەو ژەنەڕاڵانەی لە کارلادا کە دژی ئەوە بوون سوپای تورکیا بچێتە ناو سووریا. پاش کودەتاکە بە فەرمانی ژەنەڕاڵ ئاکسەکاڵی سوپای تورکیا چوە ناو خاچی سووریا. چوارەم ئەو هێزی جەماوەری پەیدا کرد بۆ گەیشتن بە خەونی سەرۆکایەتی کە بەهۆیەوە تاکە هێزی یاسادانان و جێبەجێکردن هەرخۆی دەبێت. بەم هۆیشەوە سەرۆکوەزیران و پەرلەمان و دەستەی چاودێری و لێپرسینەوە هیچیان بەدەست نابێت. لە کۆتاییدا کودەتاکە تەنها سوودی بۆ یەک کەسە بوو، ئەویش ڕەجەب تەیب ئێردۆغانە.